إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد. صلاة خوایل و گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشێکیەک دەست پێ بکەین ئەوە بڵێین الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. سپاس و ستایشی خوای پەروەردگار بکەین بەردەوام لەسەر ئەوەی کە ئێمە خوامان ناسیوە و پێغەمبەرەکەمان ناسیوە و عیبادەتێکی ڕاستەقینەی ئەو پەروەردگارە دەکەین، ئەو خالقەی کەوا خەڵقی ئەمەی کردووە ئێمەش مەخلووقی ئەوین. لە پاڵەمەشدا ئازیزان خۆشەویستان، معلومی جەنابتانە ئێمە بەقەدەری ئەوەی ئێمە کەوا لە زهنی ئێمەدایە وەک مرۆڤ ئەڵێن باران دوا کەوتووە، بەڵام خواگیان خۆی دەزانێ حیکمەت لە چیایە. ئێمە زۆر جار کە باران دوا دەکەوێ یەکسەر ئێژین ئیلا ئێمە تاوانبانین، گونەحبارین. بەڵێ ئەمە زۆرینەیەتی قسەیەکی ڕاستە و ئەمە بەشێکێتی، بەڵام بەشێکی ترش حیکمەتی خۆی تایە، خواگیان جەلە جەلالوو خۆی دەزانێ. چونکە ئەگە تەماشاکەین باشترین قڕنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە زامانی ئەوشدا باران نەبووە. ئەگە تەماشاکەین لە پێغەمبەران لە زمانی ئەوانشدا باران نەبووە. ئەگە تەماشاشکەین لە زمانی ئەسحاب و یاوەرانە لە زمانی ئەوانش باران نەبووە. واتە هەمووی ناگەڕێتەوە بۆ خراپە. جارجار خواگیان ئێمە دوورین لە خوا ئەوێتی بارامان لێ ئەگرێتەوە بۆی بگەڕێینەوە و پەشیمان بینەوە بڕۆین ئەو نوێژە بارانە بکەین. هەمومان لە بەینی دەستی ئەڵڵا گیانە ڕاوەستین و زەلیلی و پەشیمانی دەربخەین. خواگیان ئەمەی ئەوێ. جارجار ئەو نیعمەتانە خوا ئەیدا بە من و تۆ وامان لێ دێ، جارجار مرۆڤ ئاگای نامێنێ لە خۆی دەڕوات خوای گەورەی گرێتەوە لێی بۆی بزانێ ئەم نیعمەتەین خوایە، هین هیچ کەسێتر نییە. مرۆڤ کە پەشیمان بێتەوە بگەڕێتەوە. چونکە ئینسانی ماندار یەکەم وەسیەت ئەوەیە ئوصیکم عیباد الله بتقوى الله وطاعته وأوصيكم بالتوبة والاستغفار والإنابة إلى الله تعالى. چۆن پێغەمبەر نازدار صلی الله عليه وسلم فەرموویەتی واتە وەسیەت دەکەم بەخۆم بۆ باشان بە ئێوەش بەترسان لە خوا لە هەموو کار و ژیانی خۆماندا ئازیزان و خۆشەویستان، و وەسیەت بکەین بە هەمومان بەیەکەوە بگەڕێینەوە و پەشیمان بینەوە و تەوبە بکەین. و وەسیەت بەوەیە بەردەوام استیغفار و پەشیمان بوونەوەمان بەردەوام بێت تا ڕۆژی مەحشەر هەتا لیقای خواگیان جەلە جەلالوهو و بگەڕێینەوە بەلای خوای پەروەردگار. ئەگەر ئێمە ئەمەمان بێ ومن یتەوەکل علی الله فهو حسبه، هەر کەسێ پشت بەخوا ببەستێ و ئەمە ڕێبازی بێ بەردەوام خوای گەورە دەرگا ئەو دەرگایەنەی کە داخراوە خوای پەروەردگار بۆی دەکاتەوە. ئاگامانش لێ بێ بەعزە جار هۆکار هەیە، سەبەب هەیە بارانمان لێ ئەگرێتەوە. ئەو هۆکارانە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئاگاداری هەمومانی کردەتەوە. یەکێ لەو هۆکارانە ئەوەیە لەم ينمعوا زەکاتە ئەموالهم إلا منعوا القطر من السماء. هەر کەسێ چی کاتێ زەکات لە ناو خەڵکدا نەدرا، ئەو کاتە خواگیان ئەو گوڵۆپە بارانەی کە دەبارێنێ یەواشی دەکاتەوە، کەمی دەکاتەوە، هەتا چەندێ زەکات زیاتر بدرێ باران باش دەبارێ. هەرچی کاتێ زەکات نەما، سەدەقە نەما، خەیر نەما، ڕەحم نەما، ئەو کاتە خوای پەروەردگار بەرەکەتی لەسەر زەوی و ئاسمان ئەگرێتەوە لە مرۆڤەکان بۆی پەشیمان بنەوە، بۆی بگەڕێنەوە. ئازیزانە خۆشەویستان، یەکێ لەو منعانەیە کە منعی ئینسان ئەکا کە باران ببارێ بۆی، یەکێ ئەوەیە کە چی؟ زەکات و خەیر و سەدەقە. ئەمە دووەمیانش کە پێغەمبەری خوا فەرمێ
صلى الله عليه وسلم هر الحديث كدا لولا بهايم واتا اگر جان لبران او بس زمان نبوايا حيوانات عليه لم يمطروا هيج باران ناباري يعني زمان يقدي لبر خاتي اوان دباري مروفكان من خراب نمويان اوانن كغرق بن لتاوان كون لادن لتاوان لخرابه بردوام من حردرون بو خرابه و خرابه كاري پێغەمبەری نازدارە فەرمێ ئەگە ببارێ ئەو کاتە بۆ مرۆڤەکان نابارێ بۆ گیان لە بەران دەبارێ ئەگەر لە بەرخاتری ئەوان نەبێ نابارێ کەواتە ئەمە چی وامان لێکە ڕەحمی خوا دابەزێ بەسەری من و تۆدا سەدەقە خەیر چاکە ئێستا ئەمانەوێ ئێمە هەر کەسێک کە دەرچوین لە نوێژی جمعەوە هەر کەسێ بە ئەندازەی خۆی ئەگەر 250 دینارە خێر بکە بۆی باران بارێ ئەگەر نیتە 250 دینار قسەیەکی خێر بکە ئەگەر نیتە ئەوە یارمەتی کەسێ بدە ئەگەر کەسێ احتیاجی شتێکی هەر شتێک بێ بەس خەیر بێ کەلیمەت الصەدەقە ئەگەر ئەمە تش نەتوانی تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە بەدەمچاوی برای مسلمانەکەت پێ بکەنە خێرەکەت کردووە ئەمانە دوور کات نوێشکە تەوبە و استیغفار بکە ئەگە پارەت هەیە خەیری بکە ئەگەر ئەتوانی یارمەتی خەڵک دەی یارمەتی خەڵک بدە هەمووی دەگرێتەوە ئازیزان و خۆشەویستان ئەمە ئەوە گرێتەوە کە مرۆڤ ئینسان کە چی بکە کە ڕەحمی خوا بەشکەم دابەزێ خوای گیان جەلە جەلالەهو دەفەرمێ ئین ربکم حەی کەریم سەر جەلە جەلالەهو ڕەحمی خوا زۆر زۆرە ئازیزان و خۆشەویستان خوای پەروەردگار هەم حەیە هەم کەریمە ناوی خۆیە یەستەحی من عیبادی یا من عەبدی خوا شەرمەکە لە بەندەکەی خوا ئێمە لایقی ئەوەین خوا گیان جەلە جەلالەهو شەرم لە من و تۆ بکە بەڵام پەروەردگار ئەڵێ خوای گەورە شەرمەکە لە هەندێ عەبد لە هەندێ بەندەی کاتێ ئاکارێک ڕەفتارێک عیبادەتی چی جوان دەکا ئەم مرۆڤە ئەفەرمێ ئیذا ڕەفەع یەداه هەرچی کاتێ دەستەکانی بەرز کردەوە چەنێ ئێمە کەمتەر خەمین لە دەست بەرزکردنەوە خوا هەر کەسێ لە خۆی ببرسێ زەلامی وایە هەفتەی جارێ دەستێ بەرز ناکاتەوە زەلامی وا هەیە کەسی وا هەیە 24 سەعاتە هەر لە یادی نییە دەست بەرز کاتەوە ئێستا وا مالیاتۆژن دەست بەرزکردنەوەش لە دوعادا نییە خوای گەورە شەرمەکە لە بەندەیەک کە دەستی بۆ بەرزکەیتەوە دەستی بۆ بەرزکەیتەوە مەقسی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم ئەی چی بکە خواگیان بۆ شەرمەکە لەم مرۆڤە لەم ئینسانە کە دەست بەرز کاتەوە بۆ لای پەروەردگار چی ئەوێ خواگیان چی ئەوێ لەگەڵیدا کە شەرمی لێ دەکا ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم شەرم دەکا هەردوو دەستی بە خاڵی بگێڕێتەوە واتە هیچی نەداتەوە جوابی نەداتەوە ئێمە ئەمەنە قەناعەت و بە خۆمان نییە خۆمان چونکە سێر دنیا دەکەین ئەڵێن تۆ بڵێ دوعای من و تۆ قبول بێ یعنی خۆمان گومان ئەبین تۆم حەدیسە شیرینانە لە بەرچاوت بێ کاتێ دەست بەرزەکەیتەوە بەڵام بە صادقانە بەڵام بە دڵ بۆ خوای گیان جەلە جەلالەهو کە دەست بەرزکەرەوە دوعای خێر کە دێتە ڕێگات ئەگەر نێتش دیارە خەیری تایە دیارە خوای گەورە هەڵی گردووە بۆ قیامەتت یان دوای خستووە یانی ئێستا دەداتێ دوعا جوابدانەوەی ئەم سێ حاڵەتی هەیە ئەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم خواي جانا فرمي دعاء بكن خواي پروردگار جوابتان داتوا واذا سالك عبادي عني فاني قريب اگر هرچی کاتی بندکانم داوام لێ بکە من زۆر نێزگم لێیان جوابیان دەدەمەوە بۆیە پیاوچاکان فەرموویان هەر کەسێ 3 ڕۆژ دەست بەرز نەکاتەوە لە دیوانی خوادا هەر کەسێ 3 ڕۆژ لە دیوانی خوادا 3 ڕۆژ چوو بەسەرتا دەست بەرز نەکەیتەوە قسەی پیاوچاکانە چاک بزانە تۆ کەسێکی خوا تۆی خۆش ناوێ تۆی خۆش ناوێ نەک احتیاجی بی ئەبێ هەر دەست بەرز بکەیتەوە بڵێ خوایە سوپاس دەکەم کە نەخۆش نیم 3 ڕۆژە کە احتیاج نیم خوای گیان لێت ئەپاڕێمەوە سپاسی و نیعمەتانەی کە داتە بەسەرما کە نان دەخۆم دەتوانم کە بچێتە مەعیدەمەوە هەزمی بکەم دەتوانم ڕێ بکەم دەتوانی قسە بکەم دەتوانم ببینم دەتوانم نەفەس دەم دەتوانم لەگەڵ خێزان و ماڵ و مناڵمدا مەحفوظم 3 ڕۆژ پیاوچاکان فەرموویانە ئازیزان و خۆشەویستان
زۆر جار خوای پەروەردگار ئەمەمان بۆ دەگرێتەوە بارانەوە ئەوەکانی تر بۆ ئەوی پەشیمان بینەوە بگەڕینەوە بزانینەوە وریابین ئێمەی مرۆڤ بەرەو چۆ دەڕۆین وا نەزانین هەموو شتەی خۆمانە هەمووین خوایە جەلە جەلالەو ئەها لە فکرتانە کاتی پارە زۆرەکە ها مەعاشمان زۆر بوو ئەها لەو کاتەدا چەندێکمان سوپاسی خوامانە کرد چەندێکمان ئەوەنە سوپاسی بەندەمانە کرد سوپاسی خوامان ناکرد ئەوەنە سوپاسی حزبمانە کرد سوپاسی خوامان ناکرد ئەوەنە سوپاسی مەسوولمانە کرد سوپاسی خوامان ناکرد وامان زانی ئەم مەسوولەیانم حزبیان دەسەڵاتیان فڵانیان فیسان نەیدایتر نییە نەبابە ئەوە تاوانش کەوتە نەناوی نازانێ لە چۆ سەر دەرکا خواوتی پێمان وریابن ئەمە هین خوایەم ئەمانەی موسەخەر کردووە وا نەزانن لای ئەمان دێ ئەمانەی زۆر فەقیرن هەمووتان فەقیری خوان ئازیزانە خۆشەویستان هەمووی خوایە خۆمانش خاوەنی خۆمان نیمان جەستەمان هەمووی هین خوایە هەرچی کات ئەویستی بێ باتەوە ڕواتەوە ئازیزانە خۆشەویستان ئەبێ بزانین پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام إن الذين تدعونه أويك دعوة دكن لي في غمري نازدار فرمي عليه الصلاة والسلام أقرب إلى أحدكم أو كسي أو ذاته كدعاء دعوة دكي ليت خوش به زور كان يزقليت وك أو مروفي كات يسواري ولاخيك دبي لملي أو لاخة شن يدوره بيني مروفك بيني تو أو لاخة خواي پروردگار جل جلاله لو زياتن يذكره يعني چۆن بڵێن ئێستا تۆ ئەچی سیارەکەت لێ خوڕی سوکانەکە چەندێ نێزگە لە تۆ سوکانەکە بینی تۆ سوکانەکە چەندێکە جەلە جەلاله خواگیان لەوە نێزەکترە وەلیلله المەثل الأعلى بەس بۆ تێگەیشتنی جەنابتان هەر بەندەیەک بێتی بگەیەتە خوا بینی ئەوەنە نییە ڕاستەوە خۆ لە کوێ دوعا دەکەی خاڵیسانە خوای گەورە دێتە هاناتەوە ئەمە بۆیە پێمان دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئێمە پشت بەستین بەخوا هەموو شتەکانمان لە خوا گیان داوا بکەین جەلە جەلاله وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته وهو الولي الحميد كاتي باران دەگرێتەوە جەلە جەلاله بۆی بگەڕێنەوە دوایەوە پەروەردگار کە باران دەبارێنێ لەمە زیاتر پێغەمبەری خوا پێمان ئەڵێ صلی الله عليه وسلم ئەڵێ کاتێ باران جەلە جەلاله دەگرێتەوە لە هەر قەومێک کاتی ئەم مرۆڤانە ئەچن نوێژە بارانە دەکرد وانەیە ئێمە دەچین ئای لەم بارا چی هاتووە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەلگەرێک هەر قەومێک هەر زەمانێک کاتێ باران لێگرێتەوە دەردەچن بۆ نوێژە بارانە نوێژ دەکەن بە دڵێکی پاکەوە خاڵیسەن مخلیسەن ئەمڕۆ ئێمە نوێژ دەکەین ئازیزانە خۆشەویستان عەسر کە لەورە دەبین و دوایە نوێژ دەکەین خوا ئەزانی چی ئەوێ لە ئێمە دڵێکی پاک لەگەڵ خۆتان دڵی پاک بێنن بۆیە دڵی پاک لە ماڵ هەرچی تێ دای بنە و بە دڵێکی ساف بێ بۆیە بە جلێکی شاهانە مەیە خۆ دەرخستن نییە ئەوە شایی نییە ئەوە داواکاریە بپاڕێیتەوە خوا بەزەی بە حاڵ تا بێتەوە چی جلێک لە ڕوود نایە بیکەیتە بەرت بێنە لەوێ بیکە بەرت بۆی خوا بەزەی بە حاڵمان نابێتەوە بۆی بارانمان لێ ببارێنێ نەکوا تۆ بێ جلێکی شاهانە و خۆبا دەیت و لەوێ وازانیە وە شوێنی عەرزە و عەرزکردنی منە یان تۆیە بڵێ خوایە باران ببارێنە زۆر جار ئێمە وا دەڕۆین بۆ باران بارین وا دەزانین ئەمەیە نەخێر دڵێکی ساف بێگەرد و پاشانش بە جلێکی تەواضع و پاشانش بین بۆ ئەوێ نوێژە بارانێ بکەین بینی خوام و خۆمان و خوامان بەدڵ و دەست بەشکەینەوە و کاتە مامۆستایان دەربەز دەکەنەوە و پشت بەستین بەخوا و مێدەوارین خوا دەزانین لەوە بەڕەحەمترە کە ئێمە دەیکەین ئەمە هەراوەیە خواگیان داوامان لێ دەکا بە ئیزنی خۆی ئینشاءڵڵا بارانمان بۆ دەبارێنێ ئەمە گەینگە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ کاتێ دەچن ئەو شوێنە داوا دەکەن هەموویان خوای گەورە جەلە جەلاله حەوت تەبەقەی ئاسمان ئەڵێ مەلایکەکان تەماشا کرد تەماشای بەندەکانم کرد ئەها هەموویان لە ماڵ هاتوون داوام لێ ئەکەن احتیاجن ها احتیاجن هەموویان خوای گەورە جەلە جەلاله پێ ئەکەنێ لائقە جەلە جەلاله پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەو حەدیسە هاتووە صەحیحە ئیمامی ئەحمەد دەیگێڕێتەوە پێ ئەکەنێ عولەمایانە فەرمن پێغەمبەری خوا لە هەر حەد خوای گەورە جەلە جەلاله لە هەر شوێنێکدا پێ ئەکەنی واتە ئەو کۆمەڵە خەڵکە تووشی خێر دەکات ئەو داوایی کە هەیەە جێبەجێی دەکات
وەڕەحمیان پێ ئەکا و لوتف و میهرەبانی خوا دادەبەزێنێ بەو شوێنە جەلە جەلاله و پێ دەکەنێ دەڵێ مەلایکەکان تەماشاکەن ئەها بەندەکانم داوا دەکەن ئەو داوایی کە هیانە مەقبولە. ئازیزان خۆشەویستان ئەبێ ئێمە بزانین یا حەی و یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث یا ئەڵڵا ئێمە بەردەوام دەڵێین خوای پەروەردگار لێمان کە نەگرێتەوە ئەو بارانە. ئەگە تەماشاشکەین خوای پەروەردگارە فەرمێ لە قورئانی پیرۆزدا هاتووە دەربارەی نەبی هود و هاتووە هەرچی کاتێ ئێمە داوای باران بکەین فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. كابراية خزمة إمام حسن بصري الله ورحمة إخوائي لبيه فرمي أي إمام دستم نار وهجار فقيرم وتي پشیمان بە واستغفر الله بکە کەسێکی تر هاتە خزمەتی وتی منداڵم نابێ وتی استغفر الله بکە کەسێکی تر هاتە خزمەتی فەرمووی کێشەیەکی ترمەیە فەرمووی استغفاری خوا بکە. چەند کەسێک هاتن وتیان یا ئیمام هەمومان هەرێکی داوایەکمان بوو بەڵام تۆ یەک جوابت دا بە هەمومان یەک جواب بۆ چەند پرسیارێک وڵامێک ئەمجا ئەم ئایەتە شیرینەی خوێند ئەمەی کە لە پێشدا خوێندومان ئەو ئایەتە سوورەتی نوح ئەو دوو ئایەتە فەرمووی نەتان بیستووە ئایەتە خوای گەورە هەرچی کاتێکەوە بێ داوا بکەن من لوزیمە الاستغفار و هەر کەس استغفار بەردەوام لەسەر زبانی بێ وەکاری بێ جعل الله له من كل ضيق مخرجا هەموو تەنگانەیە خوا دەرێکە زۆر استغفر الله بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە چەند جا کردێتی 70 بە 100 ئایا ئێمە دەیکەین ئەبێ ئەمە پێغەمبەری خوایە ئەوەنە ئەی ئێمە هەر کەسێ ئەمە بەردەوام بڵێ ئەموشە استغفر الله العظیم استغفر الله ئەمانە بڵێت ئەوە خوای گەورە لە هەموو تەنگانەیە دەرێکا پێغەمبەری خوا فەرمێ ومن كل هم فرجا و هەموو غەمێک غەم و خەفەتی هەبێ لە هاچێ ورزق من حيث لا يحتسب وخوای گەورە ڕزق و ڕۆزیشیەدا خۆیشی تەسەور ناکا لێکێوە بۆی دێ. ئەبێ ئینسانی ئیماندار و بڕوادار کە بزانێ وەکاتی ئەوەش دوعا ئینسان دوعا بکە وەکاتی پێغەمبەر لە پێغەمبەران هود عەلەیهی السەلام لە قورئاندا ئەوش ئاماژە کراوە پێی ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا پەروەردگار دەفەرمێ واتە ئەی گەلەکەم پەشیمان بنەوە واستغفاری خوا بکەن و پەشیمان بنەوە خوای گەورە لە ئاسمانەوە بارانی بەڕەحمەتتان بۆ ئەبارێنێ. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوای لێ تەپاڕێینەوە دوعای باران دەکەین و دەستان بەسکەنەوە هەڵە و دیمی کەن دەستان ئاوە چونکە پێغەمبەری خوا لەسەر مینبەرەوە دوعای کردووە ئاوا دەستیشی هەڵە و دیم کردە خوایە بارانی بەڕەحمەت بارێنی یا ئەڵڵا خوایە بە ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بکەی بارانی بەڕەحمەتمان بۆ بارێنی یا ئەڵڵا خوایە بەکردار و بەکردەوەی ئێمە نەکەی یا ئەڵڵا خوایە بخاتر ناوە جوانەکانت بۆ خاتر اسمی عەظەمی خۆت بارانی بەڕەحمەت بارێنی بەسەر هەموو لایەکماندا بارانی ڕەحمەت بێ بارانی عەزاب نەبێ خوایە بارانێک نەبێ عقاب بێ خوایە بارانێک نەبێ سزا بێ تۆڵە بێ خوایە بارانی ڕەحمەت و میهرەبانی و گەورەی خۆت بێ یا ئەڵڵا آمین آمین والحمد لله رب العالمين.